بداية صالي هشتاونو لە گەزوون تەماشیشم دەکرد دوایە یەک دوو گەز کەمان کە دوای ئێرەم دانا بە خۆم ساڵی 2000 ئەوەختی بۆ مەطعام کەم بوو گەز کەم بوو دانیشتوانش کەم بوو بازاڕەوە نەبوو ئێستا باش عیبی نییە ئێستا لەبەر دانیشتوان و غەریب دێتنەوە ئێستا باشترە بەتەحدید ساڵی 1970 فلافل و تەماشی دانرا لە شارع باتەی کابرایەک بۆ ئێستا مردیە ناوی موحسین بوو وەستا موحسین ئەو مەجموعەشی هینا لە مصر فلافل و تەماشی ئەو فلافلەی دانا خواردنەکی نوێ بوو عالەم زۆر ڕەغبەتی لەسەر بوو ئێواران دەبووە سڕێ لەسەری ئێواران عالەم سڕێ دەگەر لەسەری ستافەکەش 3 کەس بوون حەسان و ئەحمەد و محەممەد مصری بوون صاحبەکەی کورد بووی هەولێرێ بوو ناوی موحسین بوو ئێستا مردیە خوا عەفوی ساڵی 1970 بەتەحدیدی فلافل و تەماشی هاتە هەولێرێ بەس فلافل لەبەرەوەی خواردنەکی نوێ بۆ ڕەواتی زۆر لەسەر بوو نۆک و سیرە لە مەچینەی دەدەی دەبتە هەویر سۆدە و خێلێت دەی لەگەر ئاوی سۆر دەکەیەوە گەس ساڵی 60ەکان مام ئەلیاس و مام دانیال لەکە سینەمای گەس لەکە سینەمە سلاحەدینی گەزیان دانا گەز ئەبوو ئەحمەد مام ئەلیاس و مام دانیال هەردووشیان مردین ئێستا خوا عەفویان کات ئەوان هینایان هەولێر وەختی خۆی چەقو ئەو شتانە چەقو هەبوو بەس ئەو هاچایان نەدەکرد کوتچیان دادەنا گۆشتەکەیان دادەنا لێیان دەدا بە کوتچی دەیان کوتیەوە بە ڕەشووی دایان دەنا غاز نەبوو دوایە سەبر تەتەوڕی کرد بووە غاز و ئەو شتانە ئەمن ئێستا لە گەزی خۆم بەس تەماتە و پیازە دوایە گەس تامی تێک دەچیت شتکەی تێکەی ئەتۆ ئەو ڕۆ چا دەکەی بەهاراتی لێ دێ ناو تەلازەی دادەنەی سبەینی دەکەیشیش هەتا ئەو بەهاراتە گۆشتەکە تامەکەی وەرگریتن بەڵام ئەم دوو مەجموعەیە مەسەرەن سەعات 7 سبەینەیە یەکیان دویان سەعات سار دەستەوە ئەویت کاتە سەعات 9 شەوی دەبینێنەوە 7 شاگردمەیە بەخۆشم لەگەریانم لەگە دوو کوڕم لە هەموو هەولێرەش خواردنمان هەرزانترە گەز 1000 نارە مریشکەزار فلافل 500 زیاتر نییە هەر ئەو هاشەوە ڕەواژ دەبینێتەوە